لەبارەی زیانەکانی بوومەلەرزە و ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی ڕوودانی بوومەلەرزە، خۆپاراستن لە بوومەلەرزە چۆن دەتوانێت بێت و ستانداردەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان چین، بە تایبەتی کامڕۆ وەرکشۆپێک لە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچوو تایبەت بە ستانداردەکان بە پێی پێگەی جوگرافی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم پرسانە بەڕێز سیروان ساڵح عەلی، شارەزای کەشوهەوا و بوومەلەرزە لە کەلارەوە لەگەڵم دەبێت. بەڕێز سیروان، کاتت باش. سەرەتا با بزانین کە بوومەلەرزە چۆن ڕوودەدات، بۆچی ڕوودەدات و هەروەها پێگەی جوگرافی هەرێمی کوردستان لەو سەرهێڵی بوومەلەرزە لەکوێدایە، چۆن هەڵکەوتووە؟ بەڵێ، سڵاو لە هەموو لایەک، ئەم کاتتان باش. هۆکاری ڕوودانی بوومەلەرزە بە پلەی یەکەم دەگەڕێتەوە بۆ جوڵانی پلێتەکانی ڕووی زەوی لەوەتەی کە زەوی سارد بووەتەوە پێش ملیۆنان ساڵ لەمەوبەر. قاڕەکان لە یەکجا بوونەتەوە کە زەوی یەکەم جار یەک قاڕە بوو، واتە یەک وشکانی بوو. پاشان بەهۆی جوڵەی کیشوەرەکانەوە بووە چەند پارچەیەکەوە، هەتاکو ئێستا جوڵەی پلێتەکان بەردەوامە. بەهۆی ئەوەی کە هەندێک پلێت بە یەکدا دەدەن ئەبێتە هۆی ڕوودانی بوومەلەرزە. هۆکاری سەرەکی بوومەلەرزە لە زۆربەی ناوچەکانی جیهان ئەمەیە. جگە لەمەش هۆکاری گڕکانەکانمانەیە، ئەمەش بە پلەی دووەم دێت و لەگەڵ بوومەلەرزە پلۆتێنەکانیش کە لە قوڵایی ژێر زەویدا ڕوو دەدەن بە پلەی سێم دێت. بەڵێ، باشە. هەرێمی کوردستان لە کوێی هێڵی بوومەلەرزە هەڵکەوتووە، هەرچەندە پسپۆڕان ئاماژە بۆ دەکەن ئەو ڕێژەیە کە بوومەلەرزە بە پێی پلێتەکان کە دیاری دەکرێت و بەهۆی ئەو ڕیزبەندی کە هەیە هەرێمی کوردستان لە زۆنی مامناوەندە. ئایا ئەمە مەترسی ڕوودانی بوومەلەرزەی بەهێز لە هەرێمی کوردستان کەمتر دەکاتەوە؟ بەڵێ، هەرێمی کوردستان ئەکەوێتە نێوان هەردوو پلێتی عەرەبی لە نیمچە دوورگەی عەرەبەوە، بڵێن هۆکاری ناونێنانی نیمچە دوورگەی عەرەبە، و هەروەها پلێتەکانی زاگرۆز پلێتی فارسی. هەرێمی کوردستان کەوتۆتە نێوان ئەو دوو پلێتەوە لە ناوچەکانی پێنجێن و خۆڕەڵاتی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی هەڵەبجەوە بەرەو زنجیرەچیەکانی بەمۆ و پاشان زنجیرەچیای داڵەهۆ لە خۆڕەڵاتی گەرمیان درێژە بێتەوە بەرەو لۆڕستانی ئێران، پاشان بەرەو باشوور و لە باشووری ئێرانیشەوە بەرەو ئەفغانستان و زنجیرەچیەکانی هیمەلایە درێژ دەبێتەوە. واتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەکەوتۆتە سەر هێڵی بوومەلەرزە، بەڵام ناوچەکانی خۆڕەڵاتی نزیکە لەسەر ئەو شوێنەی کە هەردوو پلێتی ئێرانی و عەرەبی لە یەک دەدەن و ئەنجامی بوومەلەرزەکان تەنها هەست بە بوومەلەرزە دەکرێت لە کاتێکە کە داڕەمان لە نێوان ئەو پلێتەدا ڕوو دەدەن. واتە هەرێمی کوردستان بەشەکانی خۆڕەڵاتی ئەتوانین بڵێن ناوچەکانی قەڵاتزێ بەرەو پێنجێن و هەندێک ناوچەی ڕۆژەڵاتی پارێزگای سلێمانی و هەروە ناوچەکە خۆڕەڵاتیەکانی گەرمیان هاوسنوورە لەگەڵ خۆڕەڵاتی کوردستان و ناوچانە کەوتۆتە نزیکی هێڵی بوومەلەرزەوە. باشە، کۆد و ستانداردی دروستکردنی باڵەخانە و بینا لە هەرێمی کوردستان چەندە بەپێی ئەو ئاماژانەی کە ئێستا بەڕێزت ئاماژەت پێکرد، بە تایبەتی کە هەرێمی کوردستان و باڵەخانەکانی بەرگەی بوومەلەرزەی چەند پلەی ڕێختر دەگرێت؟ چه کۆدێک بۆ هەرێمی کوردستان و عێراق دیاری کراوە لەم ڕیزبەندەدا؟ بەڵێ، وەکو ئێمە لە بوومەلەرزەکانی ڕابردووە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی دوای 2007ەوە بینیمان بوومەلەرزەیەکی بەهێز لە ناوچەکانی خۆڕەڵاتی گەرمیان لە ئەزگڵە و سەرپێڵی زەهاو ڕوویدا. ئەمە کاریگەری کردە سەر لە هەندێک لە باڵەخانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دەربەندیخان و ناوچە شارۆچکە سنووریەکانی خۆڕەڵاتی گەرمیان. واتە ئەو باڵەخانانەی کە لە هەرێمی کوردستانە دروستکراون ئەتوانین بڵێن تاوەکو پلەی 5 توانای بەرگەگرتنی ئەو شەپۆلەی هەیە و بوومەلەرزەکانیش لە هەرێمی کوردستان ینی بڕوا ناکرێت لە 5 پلە زیاتر بێ و ئەوەی کە ڕوەدات زیاتر لە سنوورەکان ڕوەدات، واتە لە سنوورەکانی خۆڕەڵات و بڵێن ئەو شوێنەی کە کەوتوتە ناوچە سنووریەکانی خۆڕەڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ خۆرهەڵاتی کوردستان کە کوردستانی ئێرانە، ئەو ناوچانە کەوتونەتە ژێر ینی سەر هێڵی بوومەلەرزە و ئەگەری بوومەلەرزەکان لەوێ زیاترن. بەڵام وەکو وتمان باڵەخانەکانی هەرێمی کوردستان مەرجی بوومەلەرزەی تیان نیە بەڕاستی، واتە هیچ مەرجێکی ڕوودا ینی بوومەلەرزەی تا دروست نەکراوە. وەکو وتمان تاوەکو 5.5 لەوانەیە بەرگە بگرێت. بەڵێ، باشە. بەڕێز سیروان ساڵح عەلی، شارەزای کەشوهەوا و بوومەلەرزە لە کەلارەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس.